تۆم کاتتان باش هیوادارم زۆر باش بن زۆر دڵخۆشم کاوە لە پرۆگرامێکی دیکەی تامی سەڕێگە لەگەڵتانم سەرەتای مانگی شەش و ئەم کەش و هەوایە خۆشە زۆر جیاوازە بەڵام قەت دووبارە نابێتەوە شتیوە بڕیارم داوە ئەم جارە سەردانی ئاکری جوان بکەم بزانم لە ڕێگەی ئاکری چ شتێک دێتە سەرڕێگام تاوەکو بە ئێوەی نیشان بدەم کەش هەواکەش زۆر خۆشە تا کۆتایی بینەرم بن. لە ڕێگەی ئاکرێ گەزنە هەیە لە گەزنە کۆمەڵێک خواردنگە هەیە کە خەڵک دەتوانێت لە ڕێگا بۆ خۆی لا بدە و خواردن بخوا و شت لەگەڵ خۆی ببە جا خواردنگێکی بچکۆلانە و زۆر جوانم بینی لەفەی هەیە پێم خۆشە لەفەیەک بخۆم بم بەیانیا. باش کاکە ئەحواڵ تۆ یا ڕەبی هەر باش بی ماندی نەبی سەلامەت بیا خۆ بزانم چتان هەیە والله جرقمان هي وقوشمان هي وسينج وفلافل وباينزان وانا باش ساعات چەند دەی سبەینان مەسەلەن چارونی ولا مالدين چارونی لە مارێ دێ واللهی وەسای دەست خۆش بیتەن باشە دەمێت لە فەچ فەلافلی زۆر خۆش بخۆم لە خزمەت داینە باش خۆ لە فەتم نەبۆتێکە خەریک سبەینان زوودی لە خۆشتی بخوا بەیانیان عملە شلو ڕێ هەیە بەڵیادە ئەوەی خوا وەڵا ئەم گۆشتی ناخۆم خوا عەفووکە یعنی بەسار دەی لە بۆ شتێکە گەلێک مەمنون ببوو لە تخوا بابە تەماتەی دەخۆم بەس فەلافلم لە تێکەلەگە یەک دوو باینجانی خوا ئەو لەفێ زۆر خۆش نییە فەلافل و باینجان و تەماتە و بەخۆم تێکەمەوە کاینکە بەس تەمەشاکە ئەوە پیازە بابۆ تۆ ئەو چیە کە لە میسۆرە هەیە ئەو جەلەفەیانی سماق شێمە چەندی عەزە سماق مەواقفێ بەخوای خواردنی مەطعەمە چی ناگاتە خواردنی سەر عارەبانە و ئەوانە لەشەکەی بخۆم ئەدیەوە کاکە ئاو شتی لێ نییە کا ئەوتە دەست خۆش ئەدی ئەوانە هیچیە ئەو سوپە بەسەوە ئەوڕۆ باران بوو هاویە سوپەکەمان هەگرتەوە هەرتان گرتەوە شانسیم نە سوپ فەلافڵمان لەبە بارانی نەمانەوە بۆ لێ ماندی نەبن بۆ ماندی شەشەی و ئەو بارانە زۆر خۆشە خۆیەوە ئەرە وەڵڵا لە بۆم تێ دەکەی سوپەکە ئەو گۆشتیشی تێدایە بە گۆشت دەرناین هەرێزی تێدا بیان لە بۆ تامەکەی ئەوەیە دەوێت گۆشتی ناخۆم بەس گۆشت داویدەوە دەستەکان خۆش بیتن مەمنون هەبا لێرە دانێم لە چێ دابنێ دەست خۆش کاکە
لە ڕێگای ئاکرێ گوندی چەمە هەیە کە دەکرێتە بەرچاوت سروشتێکی زۆر زۆر جوان هەیە اینجا هەر لەوێ کۆمەڵێک دوکان هەیە وەکو بازارێکی بچووک وایە ئەوجا ئەمن چم دیت بە خۆتان دەزانن شەیمە زۆر عەزیلە چاو ئاگر و ڕەژوو ئەوجا بەو کەشەش چای سەرداری و ڕەژوو زۆر زۆر جوانە دیمەنێکی جوانی هەیە و پێم خۆش بچم چایەکەش بخۆم اینجا ئەو هەم کوپە و شتە جوانانەیان دانایە دەچم تەمەشایەکی دەکەم و بە ئێوەشی نیشان دەدەم سەلام عەلەیکۆم باشن ئەحواڵتان کوا چایەکە ئازرە؟ لە کەنجەوە چاتان ئازرە؟ 24 ساعت نامە بەس ساعات چەندرا چا هەیە؟ چەندی سبەینێ؟ آخر 24 ساعت هەیە ئەها ئەو دێ هاوینان 24 ساعت ئەی دەستت خۆش بیتن دەتخوا چایەکی خۆشم لە بۆ تێ بکە کابرا دەرێ 24 ساعاتە ئەمن دەرێم سبەینان ساعت چەند هەیە ینی ئەجۆر باوکوپانەشتان نیشان بدەم گۆزە کوپ و گۆزە فەرقی چییە؟ زۆر جوانەوە بچی لەسەر کانی ئای بینی تێکەی هەرچەنە ئەو شتانەش نەمایە ئەوە چی پێ دەرێن ئەوانە؟ ئەوانە ئەمە زمانی بادنی پێی دەرێن ترمس ئەمە چی پێ دەرێن؟ گۆزە ئەمە گۆزەی پێ دەڵێن منە؟ ئەنگۆش ترمزی پێ دەڵێن ئەی دەستەکانت خۆش بیتن بۆ ناو دار بچینیەوە گول بچینیەوە لە ژوورێکە وەکو مناسبێک دیارەیەک شتێکی ئاوە شتێک زۆر زۆر جوان و فۆلکلۆریە هەڕێ ئارە وەڵڵا بێنگۆ ناخۆش ئەزە با بچم خۆلەکن ئەوەکەی ئاگرەکەی چایەکەی بخۆم زۆر زۆر خۆشە بۆنی دیاری چەند خۆشە دار و ڕەژوو کاکە پرسیارە ئەمن جارەکەی دیکە هەر بێرە داهاتم چوومە ئامێدی دوکان ئەو دوکانانە هیچی نەبوو ئەخە بلا ئەویش لەسەر فەزل دەگۆڕتەوە فەکەنجە زۆر نییە زۆر لە مێژ نییە ئەخەر بلا هاوینان 24 ساعتە هەندێک جار وایە دەوامانەیە چونکە پێمان ناکرێ هەموو پێکەوە داوامتان هەیە بەرێ زۆربیان قوتابخانەیە و زۆربەی ئیشی دیە بەرێ ئێستا قەڵەبەی بەرێ ئەی لەش ساڵی ئیشاءالله ئێزە لە بەرەندێ زستانان قەپاتە ناکرێتە 24 ساعت بەس هاوینان 24 ئەتە خەڵکی چێی چەمەیمە خەڵکی چەمەی زانی قسەشتان زۆر زۆر خۆشە زۆر وانە بلا هاوینان هەیە و دەستەکان خۆش زۆر زۆر سپاس لە بۆ چایەکەی زۆر بەتامە لە کۆتایی ڕێگەکەم دەگەیشتمە شاری ئاکری جوان لێرەش کەشوهەوا زۆر خۆشە بارانێکی زۆر جوانە ئێستا لەناو بازاڕی ئاکرێم پیاسەیەکی خۆش دەکەم و شتە جوانەکانی ئاکرێ بە ئێوە نیشان دەدەم تا کۆتایی بینەرم بن. ئاکرێ شارێکی مێژووی کۆنی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەر بە پارێزگای دۆگە لە سەدەی حوتەمی پێش زاینیدا ئاکرێ سەنگێکی بازرگانی و سیاسی هەبووە لە سەردەمی ئیمپراتۆریەتی میدیدا میرزەن دەبێتە میری ناوچووکە و دەست دەکات بە ئاوەدانکردنەوەی شاری ئاکرێ و جوانتر و جوانتری دەکات و لە خوار قەڵاکەش کۆمەڵێک خانوو دروست دەکات لە بۆ بازرگانان. من هاتوومەتە ئاکرێتە ئەو ڕۆژکەش و هەوایەکەی باش دیە بەڵام بەرنامەکەی من ئیدی وایە کە سەردانی هەر شارێک دەکەم لەوانەیە باران ببارێ و لەوانەیە هەتاو بیتن و لەوانەشە دەنگەکەم تۆزێک باش نەبێت من بەردەوام دەبم لە ئاکرێ و بەرنامەکەی خۆم تاڵ دەکەم.
هەروەکو دەزانین ئاکرێ بە قەلیە زۆر بەناوبانگە هاتووم قەلیەکی زۆر خۆش بخۆم بێ هەموو لایەک ناخۆش لەو کەش و هەوایە خۆش و جوانە اینجا پێشەوەی بڕۆم قەلیەکە تام بکەم لە باخچەکەی وان لێرە چایخانێکی زۆر جوان هەیە ئەوەندە شێوەیەکی کللتوری و کوردەواری هەیە پاش قەلیەکە دێم چایەکی خۆش دەخۆم لەلایەن وەرن با بیبینین سەلام عەلەیکۆم چۆنی کوڕی جوان ئەحواڵت هاتیمە قەلیەی بخۆ ئەو چایخانەکەش زۆر جوان بوو پێم خۆش بێن تەماشایەتی بکەم زۆر کوردەواری و کللتوری و دەستان خۆش بێت و کوردەواری تێدا زۆرە باشە بزانم ڕۆژانە سەعات مثلا ئێروکانە دەکرێتەوە ڕۆژانە سەعات داونی بەیانی تا نانی بەیانیانتانە؟ ناوەڵام هێشتا تا 12 شەوێشەیە تا 12 شەویشەیە بەڵێ باشە ڕۆژانە گەشتیاری زۆر دێشتا سەردانی زۆر لە قەلیەکە هەموو شوێنێک دێن لە هەموو شوێنە بارەکتریان لە خەڵکی هەولێرن و جانش خەڵکی هەولێرە هەموو شوێنێک ئەنش خەڵکی هەولێرە بان بەخێر بێن بەسەر زۆر خۆشحاڵم جگە لە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی دیکەش دێتن سەردانی ئێروکانە دەکات ئینگلیزیەکان دێن بریتانیەکان دێن هەمووان دێن ئەوجا هەر بێن دەبی بێنە ئێروکانە ژە باختە جوانە و دیمەنە جوانە بەڵێ ینی جەویان زۆر پێوەشی سەر سوورمان دەبن بەم جەوە ئەرە وەڵڵا ئەمنیش زۆر پێم خۆش بێکەم جارە بێمە قەلیە ینی بێمە ئاکرێ و بێمە ئێروکانە و قەلیەکەیتان بکەم ئینشاءڵڵا دووبارە و سێبارەش تاکید دێمەوە زۆر سپاس دەکەم دەستەکان خۆشبی زۆر مەمنون زۆر مەمنون ئەمجا من با بڕۆم قەلیەیەکی خۆش بخۆم لەگەڵم بن. چێشخانەکەی قەلیە ئاکێ بزانم سەلام عەلەیکۆم ئەو هەموو مەرەگە خۆشەتان هەیە مەرەگەیان هەیە کۆمەڵێک مەرەگە ئەو قەلیە ئەو قەلی بەرخۆ و گۆلکیە کامیان خۆشترا هەردووکیان خۆشترا خەڵک کامی زیاتر داوا دەکات ئیگۆلکی ئەدی گۆشتی بەرخی ناسکتر نییە بەڵێ بەس حەزیان لێوەیە وڵای مادەم ئەمیش ئەوی دەخۆ مادەم خەڵک زۆرتر ئەوەی داوا دەکاتن ئەوەش برنجی ئاکری خۆمانە بەڵێ برنجی کوردی 6 مەهیە 6 مانگی وەڵڵاهی شانسم هەیە ئەچە قەلێکی خۆشم لە بۆ دابنین سرەکی جوانە کوردەواریانە ئای دەستەکان خۆش بیتن تەواو هەر ئەوەندەیە خواردنەکانتان ئەمە شوواکیش هەیە هەر ئەوەندەیە خواردنەکانە جە پاک و خاوێن خۆش بۆنی خۆش دادەنیشم ئە توش خواردنێکی خۆشم لە بۆ ئامادە نانی گەرم و دەستان خۆش بێت نانی گەرمی شیە لەولایە نانی گەرمی شیە تۆ با بچم تەماشایەکی بکەم ئەوە پێ بەس ئاگنانی تێدانە وەرە وەرە چەند گەرمە گەرم بوومەوە دێرە زۆر ساردە بۆ مانگی شەشەی دەڵێت لەی زستانی مانجی دووە دەکرێت بزانم چ خواردنەکتان هەیە بەڵێ گۆتی تر کەبابە تکەیە مێناکە تکێ مریشکیە تکێ گوشتیە بوزیە تەشریبە مریشک و برنجە ئەوە قەل و برنجە لەشتانسا بزانم خەڵک زیاتر داوای مەشویات دەکایان برنج و عائلە تقریبا عائلە خم دعوە مشویات عائلە مەشویات داخواتن بەجەهێز زەڵامە سینگڵ و ئەوانە دێن خۆزی و تەشریبی دەخوات خۆزی تەشریب بەس ژنێک وەڵڵاهی ئەمش داوای قەلیم کردیا ئەرە وەڵڵاهی داوای مەشویاتم نەکردیا دەستان خۆش بی ماندی نەبێن زۆر سپاس دێرژ مەشویات هەیە بوونی زۆر خۆشە هەموو لایەک ناخۆش قەلیەکی زۆر جوانیان لۆ هینام جا دەبی تام بکەم قەلی ئاکرێ بزانم برنجی کوردی جا گوتی برنجەکە 6 مانگی ئازا برنجی 6 مانگی ئاکرێ زۆر خۆش و بەناوبانگە
بێ هەموو لایەک ناخۆش لە خواردنەکەم بەردەوام دەبووم دەچمە شوێنی دیکەش. بێ هەموو لایەک ناخۆش قەلێکی خۆشمان خوارد جا پێم خۆش بوو لە شوێنەی چایەکە لەوێن دەربوو خۆم چایەکی خۆش ئەو جا هاتمەوە چایەکی خۆشم لە بۆ تێکە چاوت ساغ بیتن زۆر زۆر خۆشە کەش هەوایەکی زۆر زۆر پێم کە ئەوەندە کەس کاتی هەیە هەر پێت خۆشە تەماشای بکەیت. زۆر بەتامە دەزانیت چ زیاتر بەتامی کردیان ئەوی لە جێ من بیتن و ئەو دیمەنەی ببینیتن دەبی لۆ خۆی لێردانشی چای بخوا عافیەتت بێ خۆشە زۆر خۆشە ئەو برادەرەشم چایەکەی زۆر پێ خۆشە. زۆر خۆش بوو کاکە دەستەکان خۆش بیتن زۆر مەمنون زۆر سپاس زۆر سپاس. دەزانی ئاکری ناو و ناوبانگێکی زۆری هەیە اینجا بە تایبەتی لە ڕووی خواردنەوە بە تایبەتیش برنجەکەی کە ناوبانگێکی زۆری هەیە خواستێکی زۆری لەسەر لە هەموو کوردستان و عێراقیش بە تایبەتی برنجە شەشمانگەکەی یەجگار بەتامە 5 جۆر برنجی هەیە و ساڵانە نزیکەی 10 بۆ 12 تەن دووچاریانی ئێرە برنج بەرهەم دەهێنن برنجی 5 مانگی و 6 مانگی و 3 مانگی و هەروە 9 مانگیش و برنجی سەدریش هەیە لێروکانە کە ئەویش چەند جۆرێکی هەیە بۆ نوبەرامێکی یەجگار تایبەتی هەیە. ئێستا من لە حەلافی ئاکرێم واتە ئاشی ئاکری ئەو شوێنی کە برنجی لێ بەرهەم دێت پێم خۆشە بچمە لای جوتیارێک و بیجوێنم هەندێک لەزاری خۆیان و هەندێک باسی برنجەکەم لە بۆ بکەن لەگەڵ وەرم با بچمە لای یەکێک لە جوتیارەکان. طبعا ئێرە هەموو ئاشەوە و برنجە و برنجە ئەسڵەکە لێرە بەدەست دەکەوێت وەرم بۆ خۆتان بیکڕن. هەوزانمە و ئاشەش پێیە باشتریش ئاشەکە پێ بزانم کۆ مەسەلەکە. باشن ماندی نەبن باشی کاکە ئەحواڵتوە بزانمەوە چ برنجەکە ئەوهای لێ دەکەی؟ برنجی کوردیە ئەوە سێ مانگیە ئەوە سێ مانگیە ئاسایە دەستی لێدە؟ ئەرە وەڵڵا گێرمە بەخۆ جوتیاری لێروکانەیان ئەمە بڵێن کڕین و فرۆشتنی پێوە دەکەیت فرۆشتنی پێوە دەکەی ئەگەرندێک بێ لای من خواست دەکەم. برنج لە ئاکری ئەو یعنی ئەو برنجێر لە ئاکری بەرهەم دەینن بۆ ئیشەکە گەر لە بۆم باسکەی برنجەکەی لە چێ دەینێ؟ برنجەکەی هەی منتەقەی خۆمانە هەری منتەقەی خۆتان جا ئاکری بڵێن بە چ مەشهوور نییە هەر بە برنجی مەشهورە چاکێ چەند جۆر برنجتان هەیە؟ 5 جۆر؟ 3 مانگیمان هەیە 5 مانگیمان هەیە بۆندارمان هەیە 6 مانگی 9 مانگی و 9 مانگی نییە؟ نییە 9 مانگی؟ دەبێتە ساڵ بە ساڵ 9 مانگ نابێت 6 مانگمان هەیە بە زیاتر 3 مانگ 5 مانگ 6 مانگ بۆندارمان هەیە بۆندار ئەمە پێی دەرن برنجی سەدری هەیە پێی دەڵێ عەمبەر هەیە دەڵێ عەمبەر و سەدری و باشە کام زۆریان زۆر زۆر تایبەتە بەخوا هەر یەکە و حەزی خۆت ئێستا هەیە ئەو 3 مانگی کامیان زیاتر خواستی لەسەر 6 مانگ و 6 مانگی بۆندارەکە 6 مانگ و بۆندارەکە تەڵەبیان زۆر لەسەرە جا ساڵ بۆ ساڵێ تەڵەبی برنجی کوردی زیاترە یعنی نەک برنجی کوردی هەر بەرهەمی خۆماڵی بەعام ساڵ بۆ ساڵێ ینی تەڵەبی زیاترە تەڵەبی زیاترە ئەمن وانزانی برنجی 9 مانگی شێ بە زیارە من غەڵەتم
نه ئێجا ئەوە لەسەر زانیارێکی هەڵم وەرگتووە ئەوە دەڵم هەرێکە ئاسایی و ئاشەی بکوژێنینەوە جارێ هەچیەکە دەنجی زۆر گەورەیە ها هەز دەکەم زۆر بە دەنجی بەرز قسەی دەکەم زانە ئەو زانیاریم ڕاستەیان غەڵەتە برنجش پێویستی بە ئاوی زۆرە ئەوە نییە کا بەرهەم دێتە ئێرە ناوچێکی سارد و شاخاوی و نییە ئەدی برنج نابی ئاوی لە فەقا بێ هەر بە ئاو دەبێت هەر دەبێت بەردەوام ئاوی لەسەر بەردەوام جارێ ئەگەر بژار شتی پێویست بێ دەرمانی لێ بدەن ئەگەرنا دەبێ ئاوی لەسەر دەبێ ئاوی لەسەر باشە کەنجە برنجەکەی دەچینن ئەگەر بزانین برنج لە ئێستا لە مانگی مەسەلەن 5 دەست پێ دەکا 6 مانگی لە مانگی 5 دەست پێ دەکا هەتا دەی شەش و ئەوانەش هەر 6 مانگی دەکرێت دوایی 3 مانگەکە دەکرێت لەگەڵ 5 مانگەکە واتە لە مانگی 5 دەست بە چاندنی برنج دەکرێت بالضبط دوایی یعنی تدریجیە یعنی 6 مانگیە دوایی 5 مانگ 3 مانگ دەکرێت هەتا دەی حوتیش دەکرێت هەتا دەی حوتیش دەکرێت دوای هیچ ناکرێت هەیە زوو پێ دەگە هەیە کەم ینی درەنگ پێ دەگە برنجەکە ئەگەر زوو پێ بکات ئەو تامی خۆشترە نه ینی زوو دەکرێت بە 6 مانگ دەکرێت ئێستا 6 مانگ مەرغوبترە لە 3 مانگ و ئەوانە 5 مانگ بەس ینی هەمویان پێکەوە پێ دەگەن بەس دەڵێ مەسەلەن ئەوەی هەیە 4 مانگ و 5 مانگ ئەوە درەنگتر دەکرێت ینی ماوەی پێگەشتنی کەمترە ماوەی پێگەیشتنی کەمترە باشە برنجەکەم دیتی هەندێک وردە ورد ئەوشەر برنجی کوردیە؟ نەنا ئەو وردەیە جیا دەکەینەوە لە برنجی ئافرین ئەمن لەگەر ئەو برنجەمە بەخوای ئەوە ئەمن ئەو برنجەی لێ دەنم زۆر خۆشە ئەوە برنجی بە پڵاو لێ نانڕێ وەڵڵا لێی دەنم ئەمن ئەو معلوماتە زیاد ئەمن ئەو برنجە وردەی بە پڵاوی لێ دەنم دڵت نابخۆی خوایە ئەرە وەڵڵا بە پڵاوی بە پڵاوی من یەکەم جارە ئەگەر نە ئەوەی بۆ معلومات حەق بوو لێم بنابە بمهینا بووە من نەمبینی ئەوە یەکەم جارەکەم بەگەرنا ئەوە بۆ کوب بۆ ئەوانە بەکاردێت بۆ شۆڕ بۆ ئیتر ئەوجە بەجددی بە ئەوەی ئەمن دەبینی چەند ئەوەی بە پڵاوی لێ بنێن ینی تامی زۆر خۆشە ینی ئێستا ئەوەش بە بەلاش ناڕوا دەردێتە پڵاو ئەری بە بەلاژ مەدە بە پارە بدە وەڵڵا ئەمە دەدەین بەس بڵێن ئەوە بە هەزاریە ئەگەر ئەوە بە وەڵڵا شەڵسمێەوە هەرزانیشە ئەگەر ئەوە بە 2.3 بێ ئەوە بە هەزار نیە ئێ وەڵڵاهی ئەمن ئەوەی دەخۆ هەیە بۆ دۆڵمەی دەکا درستە بۆ کوبەی دەکا بەس بۆ پڵاو وەڵڵا بەجددی ئەو تامەکی هێشتی ئەو هاانە ئەوە مهم بوو دێڵە ئەوە توش زانیارێکن نەبووم پێم من چونکە ئەو معلوماتەمان هەیە ئەگەر ورد بێ بەیەکەوە دەنووسێ بەیەکەوەش نانووسێ خوای ئەمە مهمە ئەجا ئێستا برنجی 6 مانگیەکەم ئەگەر پیشاندی و باسی 3 مانگیەکەمان کرد باوە 6 مانگەوەکە 6 مانگ برنجێکی خڕەوەکو 3 مانگ نییە هەندی 3 مانگە 3 مانگەکە هەندێک درێژتر بوو هەندێک قەڵەوە تۆزێک درێژتریشە لە 6 مانگ 6 مانگ خڕە تۆزە کورتتریشە لە 3 مانگی بڵین ئەوە 6 مانگە تۆی تۆمان هەیە تۆی سلێمانی دەکات تۆزێک درشترە لە 6 مانگی خۆمان منتیقی خۆمان ئەوی سلێمانی تۆزەکە یان هەر خڕە بەس تۆزێک بڵین گەورەترە لە 6 مانگی لایخمان ئێستا ئەوە بین ئەوە 6 مانگی لای سلەیمانی ئەوانە دەنگی ئەوە ئیسلێمانی ئەوە باشە هەمیان زیاتر بەخوا هەردووکیان تەڵەبی لەسرە ناڵێم هەر بە حەزە ئێستا من حەزم لە 3 مانگی ئەوڵێ خەڵک زۆربەی و ناڵێم 6 مانگی ڕەواجی زیاتر لە هەمووی بەس ئەوە 6 مانگەکەوە نیە؟ ئەو 6 مانگە بەڵێ ئەوە 3 مانگە ئەوە 6 مانگە بەس ئەوە بۆندارە برنجی سەدری ینی کە لێ دەنەی بۆنی لێ بۆنێکی زۆر خۆشی هەیە لە بۆنی لە باشە لە ئەو بۆنەی هەیە ئەو کانکە و بۆنیان نییە ئەدی وەڵاوە ئەو نەوعەتی برنجەکەیە ئەدی ئەوە درێژ و ئەوەشە باریکە بەس لە سەدری بڵێن بۆندارەکە یعنی لە خواردنێ سووکترا وەکو 6 مانگ و 3 مانگ گران نییە برنجی کوردی قورسە بە کەمتری تێردا خۆی لەوانێ بە باشتریش قەڵەو دەبێت کەمتر ئەو جاریش ئەوە سووکە لە خواردنی ینی پێت گران نییە باشە لێنانیان فەرقی هەیە لێنانی بەڵا 6 مانگی ئاوی بڵێن نیوا و نیوی دەبێت نیو برنج نیو ئاو مەسەلەن یەک پەرداخ برنجبی دەبێت یەک پەرداخ ئاوی تێ بکەیت ڕێک خۆێتی بە 3 مانگەکە نای ئەگەری مەسەلەن یەک پەرداخ ئاو دەبی لە ئاوێشی بکەوە نیە برنجەکە 3 چارێک سەعاتێک ئاوە بە مرۆڕی ئەوەشی زەمانیش دەوری خۆی دەبینی ئێسا
ئەگەر 6 مانگی بەسەر چووە ینی 3 پەرداخ ئاوی برنج 3 پەرداخ و نیوی تێ بکەی باشترە چونکە برنجەکە تۆزە گوشتتر دەبێت 3 مانگەکە بڵێن پەرداخێک برنج 3 ڕبعی بەرداخەکە ینی ڕبعێک ئاوی کەمتر بێ باشتر ئی 3 مانگەکە ئاوی کەمتر دێت چونکە ئەو نشای زۆرە و بەڵ باش ئەو دیارە برنجەکەش زۆر پاشەوە مشتری هاتیەوە دایخوا بەخێر یاخۆ بەخێر پێ قەدەممان بەخێر بۆ نیە بخۆش پلاوەکەی دەبیتەوە دەیبەمەوە کلمە مار لە ملی دەستەکان ئەو جارە معلوماتەکەەوە لێم زیاد وڵی بەزدی بەتامە ئەم لێ دەنم زۆر خۆشە یاخوا بەخێر بەوە دیارە کابانێکی باشەی گەرنە جەماعەت کابانم یاخوا بەخێر زۆر مەمنون تاکە دەستەکان خۆش بی مارتەر ئاوەدام بی زۆر سپاس ئێستا و دا حاجیەکە لێرە دیارە بەتەمایە برنجی بکڕیتن هاتی برنجی بکڕێت پێم خۆش بوو بێ قسە لەگەڵ بکەم کەسانی وەکوم بۆ دەستاویان ئەوەندە بەتامە خۆشمی یاخوا بزانم لە کۆنەوە هەر برنجی کوردی دەخۆنم بۆ یان ناوڵە هەموو برنجێکە خۆین بەس ساڵی دوسێ جارێ نێرە ئەکەی نێرە تو خەڵکی کوێی هەولێر خەڵکی هەولێر کوڕە خزمی خۆمانە هەستا هەولێرەوە ئەرەوەڵڵا دوو خزم نێرێکیانگەن ئەوجا برنجی کوردی وچی هیچ برنجێکی دیکەنیا پێشتر خەڵک لۆ خۆی دەچوو لە ئاش برنجی لێ دەکرد ساوار و گەن و چاو ئێستا دێ لێرە دەیکڕن ئەتی ساوار و ئەوان ئێستا ناکورێنن ناوەڵە هەرەکڕین بە حازری هەر دەیکڕن باشە ئی خۆمانتان و خۆشتر تاوی خۆشترێکە بەسەوەی بەخوا تاقەتەکە نەماوە و کەس نایکات و هەمووی فێرە ڕەحەتی بووە ئەرەوەڵی هەمووی فێرە ئیسراحەتی گشت ئێستا بە گەنجی ئێستا بری بچین گەرمی بخورێن ناشێتمان دەکات وانە وەرە بە عەلبە ئەمان کوڵان ئێمە وەڵڵاهی وەیە ئەرە بەخوا دەستان دوو ئەوەتان دەکرد ئاشی بڕوش و باشزان برنجی کوردی کولێ دەنێتەوە وەڵڵاهی من یەک بە خۆمان کامەی دەکڕی 6 مانگێم کڕی ئێستا کولەی دەنێت واللهی بە جۆرەی خۆی ئاوی تێکەن ڕۆن و پیاسەکەی داخەکەن من پیازی تێکەوە تامی خۆشە پیازی تێکەن داخێکن جوانە تا پیازەکە سوورە بێتەوە ئاوەکەی بە جۆرەی برنجەکە تێکەی مەسەلەن چەند پەرداخ برنج لە پەرداخ ئاوا ئەو ناوهەیە سەر بەسەر دەرەچێت نابی برنجەکە ئاوا ئیشک نابیتن هێشەها ئەی پارزنی نازان مەسانی کو نازانم ئەم کابانە بەسەمەشان مەکە دەست خۆش بێت ئەو هەلێنی سابن ئیشاءالله هەر هەبن هەر بمێنن زۆر مەمنونم دەستەکان خۆش بێتن کۆمەڵێک بیر و بۆچوونی جیاوازێ لە سەرمانای ناوی ئاکرێ هەیە کە دەڵێ بەمانەی ئاگر دێت یاخود زەوی نێوان شاخەکان زەوی نێوان باخەکان لەبەر جوانی و دڵڕفێنی ئەم ناوچە جوانە یاسین خەیڕۆڵای مێژوونوس بە کچی ئەستەمبۆڵ ناوی بردووە هەروەک خۆتان دەیبینن ئاکرێ شارێکی زۆر جوانە زۆر مێژوویە دیمەنێکی زۆر سەرنجڕاکێشی هەیە بە ئێوەشی نیشان دەدەم سەیری بکەن زۆر جوانە. هەروە لە ڕووی هونەریەوە ئاکرێ بێبەش نییە لە چەندین هونەرمەندی زۆر بەناوبانگ و کە تاوەکو ئێستا ناوناوبانگیان لە سەرزاری هونەرمەندان و ئێمە ماوەتەوە و یەکێک لەوانە کەمال ئاکرێیە کە تاوەکو ئێستا بە نەمری لە نێو ئێمەدا ماوەتەوە و گۆرانەکەی هەمیشە لە سەرزاری هەموو لایەکمانە. اینجا ئەو شوێنەی کە من لێم ساڵانە فیستیڤاڵی جۆراوجۆر لێرە ئەنجام دەدرێت و خاستەن لە نەورۆزان خەڵک دێن لێرە ئاگر هەڵدەکەن و خۆشی دەردەبڕێن لە بەرامبەریدا ئەو چیایە کە هەمووی بەسەری دەکەی و لێ ئاگری نەورۆز دەکەنەوە ئاکرێ بە پایتەختی نەورۆز بەناوبانگە. اینجا ئێرە شوێنێکی زۆر گەشتیاری و زۆر خۆشە هەر کەسێک بێتە ئاکرێ بێگومان دێ سەردانی ئێروکانەش دەکاتن.
خۆش. زۆر خۆشە. زۆر بەفامە خدای زۆر ماندی بووم ڕێخە زۆر ئەوە بۆ زۆر هەوراست بۆ دەڵێ خواردنی سوە ڕێگە تامی زۆر خۆش هێزاو بەبێ پرسی ساعیبەکەی چه ساعیبی ئێرەیە ئەسای گەردەنم ئازاد کە قسەم لە بۆ دەکەی چۆنی کاکە قسەم لە بۆ ناکەی ئاسای قسە ئیلو دەچێ پاش هەردی دەوەرە لە من ناچمە زۆر دەچمە ژۆرێ کوی ئەحواڵت خۆ هەمووشت باشە شتەکانن ئەوەندە بە جوانیدا نایە یەکسەر حەزم چێ یەکم هەڵگرت ڕۆژانە گەشتیار زۆر شتەدان ئێرفان دەکەن خراپ نییە هێرە شوێنێکی زۆر خۆشە لەکەی و لێرە ئیش دەکەی لە کەنجیەوە لێرە ئیش دەکەی زۆر لە مێژە ئەم پێشتریش هاتیمە شتم کڕی و خواردیسم زۆر مەمنون زۆر خۆشە زۆر خۆش بێ لە ڕووی میوەجاتیشەوە بێگومان زۆر بەناوبانگە بە هەنجیر لە قەزای ئاکرێ ساڵانە نزیکەی 3000 تەن هەنجیر بەرهەم دەهێنرێت کە نزیکەی 10 جۆری هەنجیرە لە هەموو عێراق و کوردستان خواستێکی ئێجگار زۆری لەسەرە. بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی کشت و کاڵ زیاتر لە 24,000 دار لە قەزای ئاکرێ هەیە و زیاتر لە 720 دۆنم زەوی داگیر کردووە. هەنجیری ئاکرێ تام و چێژێکی ئێجگار تایبەتی هەیە و ئەمە ژوای کردووە کە خواستێکی ئێجگار زۆری لەسەر بێت لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستانیش. باسم کرد کە ئاکرێ کۆمەڵێک شوێنی گەشتیاری زۆر جوان و زۆر خۆش لێ و یەکێکیش لەوانە سیفەیە کە شوێنێکی ئەوەندە دڵڕفێن و جوانە هەر پێت خۆشە لە ناویدا پیاسە بکەیت کۆمەڵێک خواردنگەی زۆر بەتام و خۆشی لێ نانە قەیسی و تەمەرندی و ئاوێکی زۆر جوان لێ بە ناویدا دەگەڕم بزانم خواردنێکی لێنێ تاقی بکەمەوە و بە ئێوەشی نیشان بدەم جاوەرن ئاوەکەتان نیشان بدەم زۆر جوانە بەداخەوە دەستم نایگاتێ زۆر جوانە و پێک هاتووە لە کۆمەڵێک خواردنگە و ئەو گوڵانێک سەرێ زۆر جوانە ئەوەندە بە جوانی ڕازان دووسیانیەوە هەر پێت خۆشە لە ناویدا پیاسەی بکەیت ئەوە خاوێنە وەڵاهی واو ئێرە سەیرانگای سیفەیە بەس تەماشات بکە زۆر جوانە ئێرە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە ئەساڵانە گەشتیار زۆر دێپەیدانی دەکات خاصەتەن لە وەرزی هاوینان و بەهاراندا خەڵکم بینیوە زۆر لێرکانە مەلە دەکا زۆر خۆشە چەند مەلەش نازانم بەستە خەمیانی اینجا هەر لە سەیرانگای سیفا پێم خۆش خواردنێک تاقی بکەمەوە لەم کەشەوەوایە خۆشە شتێک بخۆمەوە نییە زانم ئێرە چیان هەیە سەلام عەلەیکوم ئاساییە بێمەژۆرە بێمەلات بەڵێ ئاساییە زۆر خاص هەموو شت باشە باشە شکر
زانم ئیش و کار تو داواتە والله الحمد لله شكر باشا باش ئێستا هاوینە خەڵک زیاتر نایە سەردانی ئەم شوێنانە بکە والله تين خالتين چ گەشتیارە زیاتر سەردانی ئێرکانە دەکات وليه هكورد انت عربي زي تاني کورد و عەرەب و ئەیدیانی والله تين حمش باشا باشە جا پێم خۆشە شتێکی بخۆن تاقی تۆ زەمان بۆ بکەم هەیە في زمن هي الهماجين هي همبرجر هي همبرجر فرنساوي هي خورنا ما خوش خورنا ما خوش فینگەرتان هەیە بله هي قاپە فینگەری دەخۆن في جري باشە لە باشە فینگەرێکی گەرم و خۆشمە بۆ تۆرکەوە بدأ صحابي دەستەکان خۆش بێتن زۆر زۆر سپاس بێ لێرکانەدا نیشی دەبی شتێکی بخۆی هاري والله بدي بشكل بخليه دەستەکان خۆش دام کەس لێرە ناناسی دەنجی خۆش گۆرانێکی خۆشم بۆ بڵێش بدي عملية لأن کەس دەنجی خۆش نییە ولا خوش مني برادێک شتە تووشی بکە لا والله نابيجنا بە خۆت دەنگت خۆشە پێیان گوتە وتیان بڕۆ دەنجی زۆر خۆشە لەو کەرێوە لێ هاتم فینگەرە لەقم بخۆم لا والله نقول دەنجی چێت پێ خۆشە والله نازانی باش دەم ئاکری زیاتر بەس خواردنت زۆر بەناو بانگە مش توزعت معه كده طبعا بسوجة نا خلقاتني ئەی خەڵکی چێ رجالاتي ما ئەیدە باشە وە زانی خەڵکی ئاکری لا والله بسوجة كيات ما كده دە خەڵکی ڕۆژهەڵات دەنجیانتان خۆشە لە گۆرانی چ ڕۆژهەڵاتی مێ بۆ بڵێ بس ساكن زمان شو بيجي بە دەزانی تو دەبی لە هەولێر ڕاهاتی مە بەرنامەی دەکەم خلينا زمان وەڵای پێم خۆشە بدي تبيجي متبينا مني بزانم دەنجی چێت پێ خۆشە بوراني نازن بزنم نبغوته والله باش کاکە باز زۆر لێ ناکەم بزانم فینگەرەکەشم نەتێسن أنا بدأ تحاول بس دا باشە ئەجەم دادەنی شەمەکان فینگەرەکە كلام كده دەست خۆش بێت جابێ هەموو لایەک ناخۆش لەو کەشوایە خۆشەدا فینگەرێکی خۆشم کەەوەی من بناسی دەزانین زۆر حەزم لە فینگەریە با فینگەرێکی خۆ لە ئاکرێش بێ فینگەر خواردن نەچمەوە زۆر بەتامە هەموو خواردنێکی بەتام مزگەوتی گەورەی ئاکرێ کە مزگەوتێکی زۆر زۆر کۆنە مێژوویەکی زۆر زۆر کۆنی هەیە وەک شوێنوارێکی مێژووی ماوەتەوە لە ئاکرێ کە هەر خەڵکێک بێ سەردانی بکات بێگومان دەبێت بێ سەردانی مزگەوتی گەورەی ئاکرێش بکات شوێنێکی زۆر زۆر جوانە هەر بە جوانیش ماوەتەوە چەند جارێکیش نۆژەن کراوەتەوە خەڵک دێت سەردانی دەکەن شوێنێکی زۆر زۆر جوان و زۆر زۆر پیرۆزە هاتمە کۆتایی پرۆگرامی تامی سەرڕێگا هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بووبێت هەرچەندە کە شەوایەکە زۆر نالەبار بوو لەو مانگی شەشە ئەو بارانە بەخڕەوەت هەست دەکرد لە مانگی دوی زستانی لەوانەشە کێشەی سەوتمان هەبوو بێت زۆر داوای لێبوردن دەکەم لەوانەیە جوانی ئاکرێم بە تەواوەتی نەگەیاند بێ بە ئێوە بەڵام ئەوەی پێویست بوو ئێمە کردبان هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بێت تا پرۆگرامێکی دیکەی تامی سەرڕێگا خواتان لەگەڵ Thank